دار دەیبینین یاخودنا پێشەوە یاریگەیە ئەڵئۆهۆ گۆڵی یەکەم بۆ شێروان الله 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 برم حوسینایاپا برم لێدانێ بەردەم تۆپی یاریزانانی پێشمەرگەیە بەڵام نا مەڕوان تاک ئۆهۆ گوتم نا مەڕوان تاکی دەتوانیت گۆڵەکەت بپارێزی ڕاستە و خۆ پێشمەرگە گۆڵێک تۆمارەکە ئەنجامەکە دێنێتەوە قاڵی سەرەتا الله 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 سەلام بە گۆڵ دەڵێ سەلام ئێمەش دەڵێین عەلەیکوم السەلام گۆڵی یەکسان بۆ کوڕانی سەمیر باب يلا بارزان يلا بارزان بارزان يسا حمكة حمكة ديور ديور دي اوهو حمكة سي همو دڵنی عيدا قريت والله ما بزاني الريقة دا دنيا اوهو جول سيم بو سلام بەڵام یا سلام شێروانێ موایەت سەفا وارشی داو دەڕواتە بەلای سەلام ئەحمەد خاوەن گۆڵی یەکسان خاوەن گۆڵی یەکەم و خۆشەویستان و عەزیزان و گوێگرانی دەنجی ڕاستی میهرەبانی بەم شێوازاتی نەکۆتایی یاری ئەمڕۆ